یانەی بەرشەلۆنا ساڵی 2020 وەگێشێک لە خراپترین ساڵەکانی بەڕێکرد بە جۆرێک نەک هیچ دەستکەوتێکی نەبوو، بەڵکو هێندەی نەمابوو لیۆنێل میسی ئەفسانەی یانەکەشی لەدەست بدات. لەم راپۆرتەدا پانۆرامای ئەو ڕوودا و شکست و گۆڕانکاریانە دەخەینە ڕوو کە لە ساڵی 2020 بەسەر یانەی بەرشەلۆنەدا هات. ساڵی 2020 بۆ یانەی بەرشەلۆنا ساڵێکی پڕکارەسات و نەهاتی بوو، بە جۆرێک لە دوایین دە ساڵی خۆیدا هیچ ساڵێک وەک 2020 یانە کەتەلۆنیەکە بێدەستکەوت و پڕململانی ناوخۆیی نەبووە. یانەی بەرشەلۆنا بە برینی ڕیمۆنتادای لیڤەرپوڵ و لە دەستدانی نازناوی خولیانە پاڵەوانەکان چوە ناو ساڵی 2020. باستێکی مامناوەند سەرەتای ساڵی دەست پێ کرد دۆڕانی بەرشەلۆنە و کرانەدەرەوەی بەرامبەر بە یانەی ئەتلەتیکۆ مەدرید لە جامی سوپەری ئیسپانیا دەستپێکی زنجیرە کارەساتێکی گەورە بوو بۆ بەرشەلۆنا. لە دوای شکستی جامی سوپەر لە 14 مانگی یەکی ساڵی 2020 ئێرنستۆ ڤالڤێردی لە ڕاهێنەرایەتیانی بەرشەلۆنا دوورخرایەوە. ئەمەش دڵخۆشی بەشێکی زۆری هاندەرانی ئەو یانەی بە دوای خۆی داهێنا، بەڵام دڵخۆشیەکان زۆری نەخایاند. دواتر کیکی سیتین وەک ڕاهێنەری بەرشەلۆنا دیاری کرا. زۆرێک پێیان وابوو کە فەلسەفەی تیکی تاکای بەرشەلۆنا بە ڕاهێنەرێکی وەک سیتین جێبەجێ دەکرێت کە خۆی یەکێکە لە پەیڕەوکارانی ئەو فەلسەفە، بەڵام ئەنجامەکان بە پێچەوانەوە شکانەوە. لە جامی شای ئیسپانیا یانی بەرشەلۆنا بە گۆڵێکی بێ بەرامبەر بە ئەتلەتیک بلباو دۆڕاو کرایە دەرەوەی پاڵەوانێتیەکە. ئەمەش یەکەم لە دەستدانی بەرشەلۆنە بوو. لەو کاتەی خولەکان بە هۆی ڤایرۆسی کۆڕۆنا و وەستێنرابوون، یانەی بەرشەلۆنا یەکەمی ڕیزبەندی خولی ئیسپانی بوو، بەڵام دواتر و پاش دەستپێکردنەوەی یاریەکان یانە کەتەلۆنیەکە نازناوی خولی ئیسپانی لە بەرژەوەندی ڕیال مەدرید لەدەستدا. لە ڕکابەرەکانی یانە پاڵەوانەکانیش یانەی بەرشەلۆنا لە قۆناغی چارەکی کۆتایی ڕوبەڕووی یانەی بایر میونیخ بووەوە. لەو یاریەدا بە ئەنجامێکی چاوەڕوان نەکرا و بە 8 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یانە کەتەلۆنیەکە شکستێکی قورسی بەسەردا هات. ئەمەش بە تەواوی دۆخی یانەکەی هەژاند. دوای شکستە قورسەکەیان بەرامبەر بایر میونیخ، کارگێڕی یانەی بەرشەلۆنا لە مانگی ئاب کیکی سیتینی لە ڕاهێنەرایەتی دوورخستەوە. دواتریش ڕۆناڵد کۆمانی هۆڵەندی وەک ڕاهێنەری نوێی یانی بەرشەلۆنا دیاری کرا. پاش ئەمانە لیۆنێل مێسی ڕایگەیاند کە دەیەوێت لا یانی بەرشەلۆنە بڕوات. ئەمەش شۆکێکی گەورەی ڕوبەڕووی هاندەرانی ئەو یانەیە کردەوە، بەڵام کارگێڕی یانەکە ڕەتیان کردەوە کە ڕێگە بە ڕۆشتنی میسی بدەن. سەرنجام پاش ململانەیەکی زۆر میسی لە چاوپێکەوتنێکدا مانەوەی خۆی بە ناچاری لە یانەی بەرشەلۆنا ڕاگەیاند. مانەوەی میسی لە بەرشەلۆنا دۆخی ماریا بارتۆمی سەرۆکی یانەکەی ئاسایی نەکردەوە، بەڵکو بەردەوام فشارەکان بۆ لابردنی ئەو سەرۆکە زیادیان دەکرد. ناچار بارتۆمیۆ دەستی لە کار کێشایەوە. لە دەستپێکی وەرزی نوێەوە یانەی بەرشەلۆنا بە دۆخێکی سەختدا تێدەپەڕێت و لە 15 یاری خولی ئیسپانی کە ئەنجامی داوە تەنها 7 یاری بردوێتەوە و 4 یاری شکستی هێناوە و 4 یاریش یەکسان بووە. بە ماسە ناجێگیرەوە بەرشەلۆنا لە ئێستادا لە پلەی شەشەمی خولی ئیسپانیدایە و لە قۆناغی 16 یانە پاڵەوانەکانیش ڕوبەڕووی یانی پاریس سان جێرمان بووەتەوە. هەمووان چاویان لەوەیە کە بزانن ئایا ساڵی 2021 وەک ساڵی 2020 ساڵێکی بێنازناو و پڕشکست دەبێت بۆ یانی بەرشەلۆنا، یاخود دەتوانێت تیماری برینەکانی بکات و دڵی شکاوی هاندەرانی ئاشت بکاتەوە.